ئەمڕۆ 25 کاتژمێردەی سەر لە بەیانی لە باخچەی دیوانی بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زوور بە سەرپەرشتی یەکەی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگاکانی شارە زوور هەستاین بەکردنەوەی پێشانگای بڵاوکراوەی سەر دیواری سەرجەم قوتابخانە خوێندنگاکانی سنووری بەڕێوەبەرێتیمان بە خۆشحاڵیەوە 34 قوتابخانە بەشداری کردووە کە 34 تابلۆی هەموو ڕەنگەکان وەرزەکان گزارش لەو هونەرە جوانەی کە توانیویانە لە بڵاوکراوەکانە دەری ببڕن و هەروە ئەو زانیاری و ئەو بەڵگە و دوکۆمنتانەی کە پێویستە لە ڕوانگەی هونەرەوە بخرێتە ڕوو مامۆسایانی هونەر ئەمڕۆ لە بڵاوکراوەکانیان خستویانەتە ڕوو بە خۆشحاڵیەوە من وەک لێپرساوی چالاکی هونەری قوتابخانەکانی شارە زوور خۆم بە خۆشحاڵەزانم کە مامۆسایانی هونەر بە گەرم و گوڕیەکەوە بەشداری ئەم پێشانگایانە کردووە کە هەندێک لە قوتابی خوێندکارانی شاتون بۆ سەیری ئەم دیمەنانە ئەم قۆناغێکی هەستیار و قۆناغێکی باشە بێ بۆ شارە زوور کە هەمیشە شارە زوور لەگەڵ هونەرە شان بەشان بووە ئیتر چ لە بواری شێوەکاری بێت چ لە شالو چ لە مۆسیقا بێ بە خۆشحاڵی لە کۆتاییشە هەڵسەنگاندن بۆ بەرهەمەکانەکرێ لەلایەن لیژنەیەکی باڵا لە بەڕێوەبەرێتی چالاکی هونەری قوتابخانە خوێندنگاکانی سلێمانی. من مامۆستا هەڤاڵ عومەر مامۆستا لە قوتابخانەی هیوای بنەڕەتی بەشداریمان کردووە لە پێشەنگای بڵاوکراوی قوتابخانەکانی قەزای شارە زوور لێرە من بەم کارە بەشداریم کردووە ئەم پێشەنگایە 3 ساڵە من بەشداریەکەم لەم پێشەنگایەدا ئیشەکەم لەسەر ئارت کردووە ئارت واتە هونەر لە چەند بەش پێکگێت بەشەکانی هونەرم ڕوون کردووەتەوە هونەری شێوەکاری هونەری مەسرح هونەری مۆسیقا لێرە ئێمەوە ئەخەینە ڕوو بۆ خوێندکاران کە ئەم ئیشەی من ڕوونکردنەوە بەرچاوڕوونیەدا بە خوێندکاران کە هونەر لە 3 بەشی سەرەکی پێگیە خۆی لە 3 بەشی سەرەکیە ئەبینێتەوە.